پێامنێرمان ئازاد ئۆمەراوەیی. ئازاد سەلامی خواد لێبێ، ئەگەر پێمان بڵێ لە ئێستادا ئێوە لە شوێی قەزای سۆرانن، ئەمڕۆ لای بەیانەکەی ئێوە لە چۆمان بوون لەگەڵ کاندیدانی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی، لە ئێستادا لەکوێ پۆستەرات هەڵەواسن و بەدەمەوە هاتنی هاوڵاتیان بۆ لیستی پرتەقاڵی چۆنە؟ وەڵا کاک مەحموود سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز و خۆشەویست بێتن. دیارە من ئێستا لە قەزای سۆرانم لە مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان، واک ئەبینن لێرە بەرپرسی مەڵبەند و هەروەها ئەندام و کادیرانی سنووری مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی و بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی کاندیدی ژمارە 2 لە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان لێرە ئامادەن. دیارە ئەندامانی کۆمەڵی ئیسلامی بە گڕوتینەوە بەردەوامن لە بانگەشەکردن بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان. شەو ڕۆژیان خستۆتە سەریەک بە گڕوتینەوە جیاواز لە جارانی ڕابردوو کارەکەن بۆ ئەوەی کاندیدانی کۆمەڵی ئیسلامی و لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان سەر بخەن. من بۆ قسەکردنی زیاتر ئەسمە لای میوانانم بۆ ئەوەی زانیاری زیاتر لەوان وەربگرم. سەرەتا ئەسمە لای بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی کاندیدی ژمارە 2 لە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان. مامۆستا مەڕوان، دیارە ئێوە بەردەوام بانگەشە بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەکەن. لە ئێستادا پێشوازی هاوڵاتیان چۆنە لە لیستی کۆمەڵی ئیسلامی؟ بسم الله الرحمن الرحیم. سەرەتا زۆر سوپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست و دەستخۆشیتان لێ دەکەم کە بەڕاستی توانم بڵێم کەناڵی پەیام و برایانمان لە پەیام لە هەموو شوێنەکان وەکو سەربازێکی نادیار کاری جوان دەکەن و دەستخۆشیتان لێ دەکەمەوە. شان بەشانی هەموو تیمەکان ئەتوانم بڵێم لە هەموو تیمەکان ئێوە ماندووترن، دەست و چاوتان خۆش بێ و سەرکەوتوو بن. ئەم لێرەوە بە پێویستی دەزانم کە سوپاسی زانایانی ئاینی و سوپاسی قوتابیان و لاوان و گەنجان و خوشکانی بەڕێز کاسبکاران سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگەی کوردەواری خۆمان بکەم، بە تایبەتیش لە دەڤەری سنووری مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کە بەڕاستی ئەتوانم بڵێم باریان سوک کردوین و هەر شوێنێکی کە بۆی دەچین پێشوازیمان دەکەن و دەستخۆشیمان لێ دەکەن و ستایشی کۆمەڵی ئیسلامی دەکەن لەسەر هەڵوێستەکانی ڕابردوو. وە خوازیارم کە ئەم جۆرە پێشوازیە گڕوتینێک دەداتە کۆمەڵی ئیسلامی، دەداتە کاندیدانی کۆمەڵی ئیسلامی، دەداتە ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی و وامان لێ دەکاتن کە بەردەوام بین و بەردەوامیش دەبین لەسەر ئەو هەڵوێستانی کە لە ڕابردوو هەمان بوون. وە خوازیاریشم کە لیستی کۆمەڵی ئیسلامی زۆرترین دەنگ بێنێتن کە بتوانێتن ئەو هەڵوێستانەی چەند قات کاتەوە لە پەرلەمانی کوردستان. وە خوازیاریشم ئەو چین و توێژانەی کە باسم کردوون بە گڕوتینی زیاتر پێشوازی لە تیمەکانی کۆمەڵی ئیسلامی بکەن. 4 ساڵی ڕابردوو بە ساڵی قەیران دادەنرێتن بۆ هەرێمی کوردستان. ئێوە پەیامتان چییە بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان بۆ ئەوەی جارێشتر دەنگ بەو لایەنانە نەدەنەوە کابوونەتە هۆی دروستکردنی قەیران لە هەرێمی کوردستان؟ قەیرانە من هەموو جارێک گوتمەوە دووبارەشی دەکەمەوە، هیچ قەیرانێک نەبووە لە هەرێمی کوردستان و قەیرانەکان دەستکردن دروست کراون لەبەرەوەی ئێمە بەداتا لەلامانە ئەو پارەی کە بەس لە سنوورەکان وەردەگیرێتن، لە گومرگەکان وەردەگیرێتن، ئەگەر لە بەردەستێکی ئەمین بێتن قەیرانەکان تێدەپەڕێندرێتن بێجگە لە پارەی ئەو نەوتەی کە دیار نیە تاکو ئێستانەکە هیچ کەسێک نازانێ ئەو پارە چی لێ دێتن، ئەو نەوتە چۆن سەرف دەکرێت و چۆن دەفرێشرێت و پارەکەی بۆ کوێ دەچێتن. ئێمە خوازیارین هەوڵاتیانی هەرێمی کوردستان ئەو 4 ساڵەی کە ڕابرد کە قەیرانیان بۆ دروست کردوون لە بیری نەکەن و ئەو وعد و بەڵێنانەی کە لایەنە سیاسیەکان بە تایبەتی لایەنی دەسەڵاتدار کە بە خەڵکی هەرێمی کوردستانیدا کە گوتی کوردستانتان بۆ دەکەینە شامی شەریف، هەمووتان هاوبەش دەکەین لەو نەوتەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە. خوازیارین ئەو بەڵێنانیان لەبیر نەچن، نەک جێبەجیان نەکردن. لە دوای تەواوبوونی هەڵبژارنەکان کەوتنە پلاندانان و پیلاندانان بۆ بڕینی موچەی هاوڵاتیان و موچەی هاوڵاتیانیان بڕی و ئارەقەی نێوچاوانیشان پێڕەوانە بینین. خوازیارین خەڵکی هەرێمی کوردستان ئەوەی لە یاد نەچێ و ئەو تۆڵە سەرنەوەیش بەوەی دەبێتن کە بچنە سەر سندوقەکانی دەنگدان بوارنێڵنەوە بۆ خەڵکانێک کە ساختەکاری بکەن و تەزویر بکەن و لە جیاتی وان کە ئەوان نیگەرانن لە دەسەڵات نەچن دەنگ بدەن خەڵکێک لە جیاتی وان بۆ خۆ دەنگەکەی دەدات و ئەوانیش دەبێ بازەکەی بدەن. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی. بۆ پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی لە قەزای سۆرانەوە لەگەڵ مابووی.